ئەمە زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن نییە، بەڵکو زەنگی بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن بوو کە لەلایەن مامۆستایانی وانەبێژەوە لە بەردەم بەشێک لە بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی پەروەردە لە شارەکانی هەرێم لێدرا. ئەمەش دوای نیگەرانبوونیان بوو لە ئاوردنەدانەوەی حکوومەتی هەرێم لە داخوازیەکانیان کە داوای بە هەمیشەیی کردن بوو. بەهۆی بێباکی و خەمساردی و پەراوێز خستنی داواکاریەکانی ئێمەی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان کە تەنها دامەزراندنە بە هەمیشەیی. بەڕێزان، دەنگی ئێمەی مامۆستایانی وانەبێژ کەستەم لێکراوترین چینین لە نێو سەرجەم سێکتەرەکانی حکومەت بەگشتی و لە ناو وەزارەتی پەروەردە بە تایبەتی دەنگی ناڕازی خۆمان دەخەینە پاڵ سەرجەم دەنگە ناڕازیەمە دەنگە پەروەردەیەکان بۆ گێڕانەوەی شکۆ و ڕێز بۆ سەرجەم مامۆستایان و پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. لە بەردەم بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی پەروەردەی هەڵەبجە و ڕاپەڕینیشدا هاوشێوەی شارەکانی تری هەرێمی کوردستان مامۆستایانی وانەبێژ گرت بوونەوە. جگە لە بایکۆتکردن داوایان کرد حکوومەت چیتر خەمسارد نەبێت لە جێبەجێکردنی داخوازیەکانیان. ئۆباڵی پەککەوتنی پرۆسەی پەروەردەشیان خستە ئەستۆیی حکوومەتی هەرێم. نەچینەوە ناوەندەکانی خوێندن تا ئەو کاتی حکوومەتی هەرێم بە فەرمی و بە کتاب بڕیاری دامەزاندنمان دەدات. لێرەوە بە قوتابیان و کەسوکاری خوێندکاران ڕادەگەیەنین ئۆباڵی پەخستنی پرۆسەی خوێندن دەخەینە پاڵ. حکوومەتی هەرێم لە کۆتاییدا داواکارین لە سەرجەم چین و توێژە جیاوازەکان پشگیرمان بن بە تایبەت بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن و بەڕێوەبەری پەروەردەکان و کەسوکاری قوتابیان و یەکێتی مامۆستایە. بنمونە ئێمە هەمانە 9 ساڵە 10 ساڵە 8 ساڵە مامۆستای وانەبێژە ئێستا هەیە ئیزن درراوە یانە مامۆستایە چی بکاتە 10 ساڵ وانەبێژی کردووە تا چەند ساڵیش گرێبەز بێ. یعنی هەتا قسەشمان لەسەر ئەو کۆنووسەیە کە وەزارەتی ئیدارایی و پەروەردە پێشکەشی ئەنجومەنی وەزیرانیان کردووە ئەڵێ داواکەین مامۆستایانی وانەبێژ بکرێن بە گرێبەست. باشە مامۆستایە تا 10 ساڵ خزمەتی کردی وانەبێژ بووە تا چەندی کە گرێبەست بێ ئەیکەی ئەبێ بە هەمیشەیی ئەیکەی خانە نشین بکرێ. یعنی مامۆستای وانەبێژ تەنها دامەزراندن و موچە نییە بۆ نمونە لە هەموو مافوو ئیمتیازاتێ بێ بەشە. لە هەرێمی کوردستان 35546 مامۆستای وانەبێژەیە کە موچەی مانگانەیان لە نێوان 200,000 تا 400,000 دینارە. وەک خۆیان دەڵێن لە هەموو مافوو ئیمتیازێکیش بێ بەشن بۆیە داوا دەکەن بە هەمیشەیی بکرێن تا وەڵامدانەوەی داواکاریەکانیشیان بەردەوام دەبن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.